بەیانیتان باش ئافەری فەرموو دانیشن فەرموو دانیشن قوتابی خۆشەویستەکان ئەمڕۆ باسی ئەوەتان بۆ دەکەم ئێمە هەمومان سەردانی خزم و کەسمان دەکەین سەردانی هاوڕێ و دۆستانمان دەکەین ئەجا بۆتان ڕوون دەکەمەوە بابزانین ئەو سەردانەمان چۆن دەبی کە چوینە لای خزم و کەسەکانمان هەڵس و کەوتمان چۆن دەبی هەمووتان لەگەڵ دایکتان یاخود کوڕەکان لەگەڵ باوکتان دەچن بۆ سەردانی خزمێکتان ئەگەر چوون بۆ سەردانی خزمتان یان کەس و کارتان ئێوە لەگەڵ دایکتان بوون نابێ لە دایکتان جیاواز ببنەوە کە چوونە ژوورەوە تەماشای هەڵس و کەوتی دایکتان بکەن بزانە دایکتان چەند بەڕێزەوە سەلام دەکا لە خزمەکانتان یا لە دۆستەکانتان چاک و چۆلێکی گەرم و گوڕ دەکەن لەگەڵ یەکتری ئەوجا دایکتان دادەنیشی بەڕێزەوە تۆ نابی کار چوێ ژوورێ لە دایکت جیابەوە ڕاکەی بەولاوڕەوە بچێ و سەربان و بنبان و بزانی چیان هێچیان زۆر عیبە ئەوە نابی لە دایکت جیابوویەوە یاخود نابی لە باوکت جیابیەوە دەبی لەگەڵ باوکت بە یەکەوە دابنیشن یا لەگەڵ دایکت بە یەکەوە دابنیشن تەماشا بکەن ئەو دۆستەتان ئەو خزمەتان بە خێرهاتنتان دەکا بزانە تەماشای دایکت کە چۆن وەڵام دەداتەوە فێر بن یعنی دەبی شت وەرگن شتی لێ وەرگن کە بە خێرهاتنی کردن دایکت یان باوکت چۆن جوابی داوە ئەوە لە مێشک بچەقێنە تۆش کە ڕۆژێک گەورە بووی بە تەنها چووی بۆ خزم و کەسەکان و دۆستەکانت وەبی ئاوا وەڵام بدەیەوە دادەنیشی بەڕێزەوە احترامن نەکەن زۆر قسە بکەن نابی قسە بکەن تەماشای گوێ لە قسەی گەورەکانتان بگرن گوێ لە قسەی دایک و باوکتان بگرن بزان ئەوان چ دەڵێن چۆن وەڵام دەدەنەوە چۆن ڕێز لە خزم و کەسەکانتان دەگرن ئەبەو شێوەیە ئەگەر هاتوو ئەوان مناڵیان هەبوو حەزت لە گەمە بوو لەگەڵیان ویستت بچی یاریان لەگەڵ بکەیت بە دایکت بڵێ دایکە یان باوکە بچم یاری بکەم لەگەڵ ئەو منداڵێ دۆستەمان ئەو خزمەمان ئەگەر ئیزنی دای ئەو کاتێ بڕۆ لەگەڵیان بەڵام بە مەرجێ نابی غارە غار بکەن و دنیای وێرا بکەن بیکەن هەرا و عالەم خەڵک ئیزعاج بکەن نابی دەبی لەسەرە خۆ ئەو یاریە بکەن کە کەس پێ ئیزعاج نەبی کەس پێ نبکە سبەینێت خۆتان لە تۆکە بێت دانیشت وا مەکەن دانیشت ئەوە زۆر ناشیرنە بێ هێواشی ئەگەر ئایپاتێکیان هەبوو یاخود چوونە ژوورێکی لەوێت تەماشای تەلەڤیزیۆن دەکەن بە تایبەتی شتی مناڵان بۆ خۆتان دادەنیشن شت وەرگن سوودمەند بن لە شتەکان نەک بە هەراو هۆریا و بە ئیزعاج و تر ئەو دوای کاتێوە خواردنیان بۆ هینان مەسەڵەن چایان بۆ هینان بۆ نمونە چایان بۆ هینان یاخود برێشکە ئەمە دەڵێن برێشکە واتە تۆیان بۆ هینان نەک مستەق تۆ هەڵگری و لە باخەڵتی لێ دێ بچێ سەر ئەوە زۆر عیبە دادەنیشی بەڕێزەوە تەماشای دەستی دایکت بکە بزانت چۆن ئەو برێشکە دەخوا چۆن ئەوە هەر نەکەی برێشکەوەکو لە باخەڵت بنێ ئەوە بڵێ دێ ئەوە لە بە دوای دەستبیان ئەوە لە بۆ مەکتەبێ ئەوەندە مستەق برێشکە لە باخەڵت دێ لەوە زۆر عیبە ئەوە دوایە ڕەخرەت لێ دەگرن دوایە دەزانە ئەوە هیچ نازانی چۆن لە ماڵەوە فێریان نەکردووە کە ئاوا بەڕێزەوە دابنیشی و لەگەڵ ئێمە برێشکە بخوا چا بخوا میوە بخوا دەبی هەمووش بەڕێزەوە بی هەمووشت بە ئوسوڵ بیتن چکە دەنا ڕەخرەت لێ دەگیرێ عیبە سبەینێت پێ بەداک و با بدەن یان سبەین دەمزانە ئەوە چۆن هەڵس و کەوتی کرد جوان نەبوو ئەو ئیشەی ئەوە دوای شتێشتر هەیە نەکەن لەگەڵ مناڵەکان هەر چونە ژوورە و یاڵە با چاوەکی لێ با دەوەرن بڕۆن بچنە دەرەوە دەستکەن بە شەڕەشەقە و تۆپانێ و ڕاکەن لە دووی پایسکلێ بین و لە خەڵکی زات یاخود خوانە خواستە بەربنەوە جێیەکتان بشتێ نابێ ئەوەش کارێکی باش نییە بە تایبەتی کوڕەکان ئێوە پایسکل لێ بخڕن لەو سەری کۆران لە ئەوسەری گف و گف بێن و ئالە خەڵک ئیزعاجکەن ئەو شتانە شتێکی ناشیرنە خەڵک
ڕەخنەتان لێ دەگری خەڵک لەوانێ خۆتان لێ تووڕە بکە یان دێن دەرن بە ماڵی ئەو ئێوە کە چوونە دۆستەکەتان ئەرێ دەرن ئەوە چێنە ئەوانە هاتینە ئێمە هەموو گەڕەکەیان لێ وێران کردین ڕادەکەن بە دوام یان بچنە دەرەوە شەڕ بکەن لەگەڵ مناڵەکان لە مناڵی جیران بدەن زۆر عیبە نابێت جا قەت بیر لە شەڕ نەکەنەوە بە هیچ شێوەیەکی ئەوەی کە ئێوە هەڵس و کەوتی لەگەڵ دەکەن دۆستاتی لەگەڵ دەکەن وەکو برای خۆتان تەماشای بکەن نەکەن لێیان بدەن یاخود بەریان بدەوێت جێیەکی بشکێتن ئەوە زۆر عیبە زۆر ناشینە سبەی نێودا دەبی بیبەن لە بۆ دکتۆری بیبەن یاڵە لە بۆ نەخۆشخانەی فریاکەوتن و جێیەکی سەریشکاوی دوورەوە ئەوە شتێک کارێکی باش نییە تێگەشتنی هەموو شت چاو لە دایک و باوکتان بکەن بەڕێزەوە نەسن هەر ئیشێکتان کرد لە ماڵی خزمێکتان کە بۆ سەردان چوو بن داوا لە دایکتان بکەن بڵێن دایە ئەو ئیشە بکەم بچم لەگەڵ ئەو کچەکەی ماڵیان یاری بکەم یان بچم تەماشای تەلەڤیزیۆن بکەم یا ئایپاد بکەین بەبێ ئیزنی دایکتان ئیش مەکەن مەچوونە دەرەوە ئێوەش کە چوونە فەرقی نییە چونکە کوڕ و کچەکان هەردووکتانێکە ئێوەش بەبێ ئیزنی دایک و باوکتان نەکەن ئیشی سەر بەخۆ بکەن لە خۆتانەوە ڕابکەن و خەڵک ئیزعاج بکەن و خەڵک بێزار بکەن ئەوجا قوتابێ خۆشەویستەکان من پێم گوتن ئەگەر خواردنیان بۆ هێنان نەکەن ڕاستە هەرگن و دەستکەن بە خواردنی تەماشای دایکتان دەکەن تەماشای باوکتان دەکەن کە ئەوان دەستیان درێژ کرد خواردنیان هەڵگرن ئەوجا ئێوە نابێت پێش دایک و باوکتان چکە ئەوە شتێک کارێکی جوان نییە دەبێ دائیمەن ئێوە ڕێز لە گەورەتان بگرن لە دایکتان بگرن لە باوکتان بگرن ئەوجا بۆیە من ئەمڕۆ دەمەوێت خواردنتان بەسەر دابەش بکە مناڵە جوانەکان ئەمڕۆ مۆزم بۆ هێناون ئێستا لە بەردەمتان کە دامنا نەکەن دەستان درێژکەن من بۆتان دادەنم بزانێ ئاوە باشە مناڵە جوانەکان دائیم هەموو شتێک بەڕێزەوە بی پەپوولە جوانەکان دوای من دەمەوێت ئامۆژگارێکی دیتان بکەم ئێمە هەموومان شوشتویتەوە ئەوانە نەکەن لە هەر شوێنێک بوون لە خۆتانەوە شت یەکسەر بخۆن دائیم میوە دەبێت جوان بشورێتەوە خاوێن بی ئەگەر هەبوو بە کلێنکس بیسڕنەوە ئەو جا بیخۆن چونکە هەندێک لە میوەکانمان بە دەرمان ڕشاندویانە ئەوە دەبین نەشوراوە دەرمانەکەی هەر بە سەرماوە دوایە کە بیخۆن عەزیەتتان دەدا تووشی نەخۆشیتان دەکا بۆیە دائیمەن هەموو کاتێک میوەکان بشۆن لە ماڵەوە ئەو جا بیخۆن ئەوە یەکسەر مەیخۆن هەر لە بازاری هینانەوە یەکسەر دەست پێ بکەی بخۆی نەخێر ئەوە غەڵەتە تەواو بیشۆنەوە خاوێنی پاک بی ئەو جا بیخۆن دەفەرمون ئێستا بخۆن باوک ئەوجا مناڵە ئازیزەکانی مەوانەکەمان تەواو بوو بەخواتان دەسپێرین فەرموو دەتوانن بڕۆن قوتابخانەی کلێڤەری ناحکومی قوتابخانەی کلێڤەر دوای 6 ساڵ لە ئەزمون و سەرکەوتن لە بواری پەروەردە و فێرکردن بۆ ساڵی حوتەم دەست دەکات بە ناونووسینی قوتابیان لە گشت قۆناغەکانی خوێندن لە پۆلی یەکەمی بنەڕەتی بە زمانی ئینگلیزی دەبێت وانەکانی ماتماتیک و سەنڕاست و ساینس بە زمانی ئینگلیزی دەخوێندرێن بۆ فێربوون و بەهێزکردنی زمانی ئینگلیزی لە پۆلی یەکەمەوە منهەجی لێتسگۆ دەخوێندرێت و لەلایەن مامۆستای تایبەت بە زمانی ئینگلیزی سەرپەرشتی دەکرێت بۆ زیاتر گرنگیدان بە زمانی ئینگلیزی قوتابیانمان ئاشنا دەکرێن بە کتێب و سەرچاوە ئینگلیزیەکان دابینکردنی کتێبخانە و ڕاهێنانی قوتابیان بە خوێندنەوە بەکارهێنانی هۆیەکانی فێرکردن داتاشۆ و گرنگیدان بە تاقیگا زانستیەکان گرنگیدان بە گەشتە زانستیەکان
دایک و باوکە قوتابی خۆش بۆ برانا قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم لەکوێ بەردادم ناونیشان هەولێر گەڕەکی فەرمانبەران نزیک شاری زەیتون ژمارەی مۆبایل 0750 329 53 57 یان 0750 779 44 55 قوتابخانەی کلێڤەری ناحکومی. کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خۆش بۆ برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خۆش بۆ برانە قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم وڵاتان لێبێ منداڵە خۆشەویستەکان ئەمڕۆژ خۆشحاڵین کاتی نۆلاتە منداڵە چاوگەشەکان ئەمڕۆژ باز لە مەلەکردن و سودەکانی مەلەکردن دەکەن. منداڵە خۆشەویستەکان بۆ ئەوەی مەلەیەکی تەندروست و سەلامەت بکەی پێویستە سەرەتا کەلوپەلی مەلەکردن لەگەڵ خۆت ببەیت بۆ مەلەوانگە. پێش مەلەکردن پێویستە جلوبەرگی مەلەکردن لەبەر بکەی پاشان بەکارهێنانی کەلوپەلی مەلەکردن هەروەها بەر لەوەی بچیتە ناو مەلەوانگە پێویستە خۆت بشۆی و پێیەکانت تەعقیم بکەیت. قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرسێنین
ئێسکەکانمان ئازاد پێ بدە لە نابردنی ڕێژەیەکی زۆری چەوری دەستەمان هەموو نەرمیان بێت کەمبوونەوەی چەوری لە لەشمان دوورکەوتنەوە لە پێکان لە کاتی مەلەکردن لە یەک کاتژمێردا 500 کلۆری دەسووتێت. لای زۆربەمان ئاشکرا مەلەکردن چەندین سوودی هەیە بەڵام بوونی چەندین میکرۆب و بەکتریای زیان بەخش لەو ئاوانەی مەلەی تێدا دەکرێت ئەگەری توشبوون بە چەند نەخۆشێک زیاد دەکات. پسپۆڕانی تەندروستی ئاماژە بەوە دەکەن کە ئاوی چەم و ڕووبارەکان چەندین بەکتریا و میکرۆبی زیان بەخشی تێدایە کە ئەگەری توشبوون بە چەند نەخۆشێک زیاد دەکات لەوانە نەخۆشیەکانی پێست و کۆئەندامی هەرس. ئەو پسپۆڕانە ئاماژە بەوەش دەکەن کە ئاوی مەلەوانگەکانیش هەرچەند بە مادەی کلۆر پاک کراونەتەوە بەڵام هەندێک میکرۆب و بەکتریای زیان بەخشان تێدا کە بە کلۆر لەناو ناچن. پسپۆڕەکان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە پێش مەلەکردن و دوای مەلەکردن خۆیان بشۆن بۆ ئەوەی لە مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی پێست بە تایبەت بە دوور بن. هەروەها ئاگاداری ئەوە بن کە ئاوی مەلەوانگە و چەم و ڕووبارەکان نەچێتە دەمیانەوە چونکە لەو ڕێگەیەوە ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس زیاد دەکات. خوێندن
خۆشەویستم کاتێک چوون بۆ مەلەوانگا منداڵان جێی تایبەتی خۆیانێ و بەچوون بۆ جێی کڵوبەکە مەترسی دەکرێتە سەرشیان. وەرزشکردن بە شێوەیەکی گشتی سوودی زۆرە هەمیشە خاوەن لەشێکی تەندروست دەبێت بەڵام بێگومان زۆری وەرزشەکە کاریگەری لەسەر لەش دەگۆڕێت ئەگەر تۆ بە دوای ڕاهێنانێکی خۆش و بەچێژ دەگەڕێت لە هەمان کاتدا سوودت پێ بگەێنێت لە هەموو ڕوویەکەوە ئازارەکانی لەشکەم بکاتەوە ئەوە مەلەکردن هەڵبژێرە. مەلەکردن بە شێوەیەکی زۆر خێراتر لە وەرزشەکانی کێشدا دەبەزێنێت تەنها نیو کاژمێر مەلەکردن لەشت بڕی 576 کالۆری دەسووتێنێت ئەمەش ڕێژەیەکی زۆر زیاترە وەک لەو کەسانی ڕاکردن ئەنجام دەدەن. مەلەکردن دەبێتە هۆی کەمکردنەوەی خەمۆکی و ئازاری سەر و قەلەقی چونکە بەپێی توێژینەوەکان 168 ئەو کەسانەی مەلە دەکەن هەست بە ئارامی دەرونیان دەکەن. مەلەکردن باشترینە بۆ نەهێشتنی بێتاقەتی و گەشانەوە و لابردنی خەمۆکی هەتا ئەگەر بە تەواویش شارەزانە بیت و لە ڕاهێنانیشدا بێت ئەگەر لە شولارێکی ڕێک و ئاساییت دەوێت ئەوە مەلە بکە چونکە بەرگریکردن و کێبڕکەی ئاو هێزی زۆر زیاتری دەوێت وەک لەگەڵ هەوا ماسوولکەکان بەهێز دەکات. لە کاتی مەلەکردندا کێش زۆر کەم دەکات ئەمەش قورسایی لەسەر ئێسک و ماسوولکەکان کەم دەکاتەوە بۆ ئەو کەسانش بەسوودا کە کێشەی نەخۆشیەکانی ئێسک و هاوکردن و بڕبڕەکانیان هەیە. مەلەکردن یەکێکە لەو ڕاهێنانەی سیستەمی خەو ڕێک دەخات و زۆر خەوت لێ دەخات شەوانە. مەلەکردن ئاستی چالاکی خوێن دەپارێزێت و ڕێژەی شەکرەی خوێن ڕێک دەخاتەوە لە خوێندا و کۆرسترۆلی لەش کەم دەکاتەوە هەروەها دەتپارێزێت لە نەخۆشەکانی دڵ و مۆخ. مناڵە خۆشەویستەکان ئەمەتان لێبیر نەچێت کاتێک چوون بۆ سەیران لەگەڵ خێزانەکانتان لە خۆڕا مەچن بۆ ناو ئاوەکە. کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە